سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕایگەیاند کە شۆڕشێکی کشت و کاڵیان دەست پێ کردووە. شۆڕشێک بۆ بەرەو پێشچوونی کەرتی کشت و کاڵ و هاوکات پیشەسازی لەگەڵیا بۆی کە ببێتە سەرچاوێکی دیکەی داهات. ئەمە بۆ خۆی یەکێکە لە ڕێگەکان بۆ هەمە چەشنکردنی داهات. ئەم ڕێگەیە چۆنە بێ یاخود با بڵین ئەم شۆڕشە چۆنە بێ بەو ڕێژە زۆرەی سیمینار و هەوڵ و ڕاهێنان بۆ جوتیاران بۆی کە لەسەر شێوازێکی مۆدێرن و ستانداردێکی جیهانی کشت و کاڵ بکرێت لە هەرێمی کوردستانە. بۆی لەسەرم بابەتە بە گرنگ مانزانی کە میوانداری بەڕێز ئەندازیار ڕێژین سدیق بەڕێوەبەری بەرهەمهێنان و پەسەندکردنی بنەتۆ لە وەزارەتی کشت و کاڵ بکەین لە ستۆدیۆ میوانیەمێ. بەڕێز ڕێژین بە خێراتیۆم کاتت باش. زۆر سپاس. پێمان خۆشە جارەوەمان پێ بڵێ ئەو هەوڵە زانستیانەی کە داوتانە بۆ بەرهەمە کشت و کاڵەکان بۆ پێشخستنی بەرووبوومی کشت و کاڵی لە هەرێمی کوردستانە و بەگشتی لە بواری کشت و کاڵیا چی بووە؟ پێشەکی سپاس بۆم دەرفەتە طبعاً هەروەک بەڕێز داماژت پێکرد ئێمە لە خلالی ئەو 4 ساڵات توانیتمان بەرزترین یان زیاترین ڕێژەی سمینارات و وەکو بڵێن ڕێنوێنیکردنی جوتیاران ئەنجام بدەین. هەدەفەکەش هەمووی ئەوەیە کە بتوانین لە هەموو لایەکەوە وا لە جوتیاران بکەین یاخود ببینە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی ڕێژەی بەرهەم. و ئێستا سوپاس بۆ خوایانی بەرهەمەکان بە چاوی خۆمان دەبینین کە بەرهەمی هەموو بەرووبوومە کشت و کاڵەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بوویتەوە. طبیعی ئەگەر سەیری لایەنی سامانی ئاژەڵ بکەین لە لایەنی سامانی ئاژەڵیش هەست بەوە دەکەین کە هەم پرۆژەکان هەم تاقەی پرۆژەکان بەرەو پێشچوونەتی باشی بەخۆوە بینیوە بە شێوەیە کە لە وەزارەت سەیری داتایەکان دەکەین هیچ پرۆژەیەک نییە کە تاقەکەی لە 35 کەمتر لەو ڕێژەیە بەرز ببێتەوە تا دەکاتە هەمانە بۆ 200 تاقەکەی بەرز بۆتەوە و بە شێوەیەکی گشتی پرۆژەکانیش کە باشە بە چ ڕێگەیەک ئەم ڕێژەی کە باسێکی 200 بەرز بۆتەوە چه ڕێگەیەکتان بەکارهێنا؟ طبیعی خۆی بۆ بەرەو پێشچوونی کشت و کاڵ یعنی پێویستمان بەوەی مقەویماتەکانی بەرەو پێشچوونەکە ئامادە بکەین پێشتر. یەکێک لە شتە هەرە گرنگەکان ئەوە بوو کە دەرفەتی زۆر پاش درا بە کەرتی تایبەت وەگەر ملاحەزە بکەین لەو 4 ساڵە یعنی کەرتی تایبەت کاتی خۆی کە پارەکەی سەرف دەکرد لە بوارەکانی تر ئێستا دێت لە بواری کشت و کاڵی یعنی ئیستثمار دەکات و ئەگەر ملاحەزە بکەین بۆ نمونە دەبینین پرۆژەی زۆر گەورە لە هەرێمی کوردستان دامەزرایە ئەوانە هەموو بوونە سەبەبی ئەوەی کە بەرهەمی کشت و کاڵی زیاد بێت لەلایەک و لەلایەکی تریش ئەو بەرهەمە بازاری لە بۆ ببیندرێتەوە. یعنی میثالێکی زۆر گچکە ئەگەر باز بکەین ئێمە ساڵانە مشکلەی تەسویقی گەنمی جوتیارانمان هەبوو لەگەڵ بەغدا بە ئەم ساڵیشەوە کە ئەم ساڵ یەکەک بوو لەو ساڵانەی کە دەتوانم بڵێم یعنی 2 ئەوەندەی ساڵی پێرار بەرهەم تەسویقی بەرهەمی گەنممان دەکرێت لەلایەن بەغداوە و تقریبا 200,000 زیاتر بوو لە ساڵی پار. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو بەرهەمەی کە دەبینێتەوە و کە حکوومەتی عێراقی لێمان وەرناگرێت 2 کۆمپانیامان دامەزراندووە یان دەرفەتمان پێیاندا و عقدمان لەگەڵیان کردووە بۆی ئەو بەرهەمە زیادە لە جوتیاران وەربگرن و بتوانن هەردوو کۆمپانیاکە توانێت ئەویان هەیە کە تەواوی ئەو بەرهەمەی کە ئەمێنێتەوە وەری بگرن بە هەمان نرخی طبعی ساڵانە نرخدادن دێت بەڵام ساڵی پار بە هەمان نرخی حکوومەتی عێراقی فیدرال بوو لەوەی جوتیارەکانی سوودمەند دەبن بەڵام عەفو زەرەرمەند دەبن بەڵام دەبێ حسابی وەش بکەین ئەو 2 کۆمپانیایە ئەو بەرهەمە کشت و کاڵیە بەکاردێنن لەو بەرهەمهێنانی شتی تر وەکو ئاردە و ساوارە و ماکەڕۆنیە و هەموو بەرهەمە گەنمیەکان دەبێ حسابی ئەوەش بکەین کە ئەو بەرهەمە دەچێتە بازار نەبێتە بارگرانی بەسەر جوتیاران چونکە یەکێک لە هەدەفەکانی وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان لەو کابینە ئەوە بوو کە ئەوەلەن بتوانین تەوفیری خواردن بکەین لە بۆ هەموو دانیشتوان دوو بتوانین خواردنەکە بە نرخێک بێت کە یعنی ئەو کەسێک کە دەخلی مانگانەی زۆر کەمە بتوانێت بەدەستی بهێنێت 3 خواردنەکە سەلیم بێت یعنی خواردنەکە بە شێوەیەک بێت کە تووشی هیچ نەخۆشیێک و
تووشی هیچ ناخۆشیەکی نەکات باش. دەبێ حیسابی ئەو نقطانەش بکرێت لە کاتی تەسویقی ئەو بەرهەمانە لەلایەن ئەو دوو کۆمپانیا و کۆمپانیاکانی تریش بۆ بەرهەمەکانی تر. باش وردە وەرزی پێگەشتنی بەرهەمە کشتتوکاڵیەکانە چی ئەکرێت وەکو مژدەیەک بۆ جوتیاران کە بەرهەمەکەیان بە بازار بکرێت و بەشی زۆری بەرهەمەکەشیان ساخ بێتەوە لە بازارە و زیان نەبیانی چه هەوڵێکی نوێ هەیە ئەزین چەند ئەلوەیە کراوەتەوە هەڵبەت بە تاوابوونیان ئەم کێشەیە لە کۆڵە بێتەوە بەڵام بۆ ئێستا چه هەوڵێک دراوە طبعی هەروەک باست کرد ئەوە ئەلوەی هەولێر پێشماوەیە کراوە و دوێنێ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغی ئەلوەیەکی نوێی دانە لە ئاکرێ و یعنی چەند لە خلالی ئەو کابینەیە چەند معاملی نوێ کراوەتەوە بۆ ئەوەی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانە بتوانن لەو معاملانە بە پیشەسازی بکرێن ئەمە جگە لەم هەموو شتانە گرنگترین شت ئەوەیە کە بەرهەمە زیادەکان توانیتمان ینی هاوردەی دەرەوەی بکەین بۆ نمونە بەرهەمی پەتاتە توانیتمان هاوردەی دەرەوەی بکەین بەرهەمی هەنار توانیتمان هاوردەی دەرەوەی بکەین و زۆر لە بەرهەمی میوە و سەوزەکانی تریش توانیتمان هاوردەی دەرەوەی بکەین ئەلوەی نوێی هەولێر بەرنمەیەکی هەیە کە بتوانێت جگەلەوەی کە بەرهەمەکان هاوردە بکات بە شێوەیەک پاکێجینگی لۆ بکات کە خواستەکە زیاتر بێت لەسەری لە وڵاتانی دەوروبەر و لە ناوچەکانی خوارو و ناوەڕاستی عێراق ینی لە بیرمان نەچێت لە ساڵانی پێشوو ئەگەر بەرهەمی پەتاتە بنمونە وەربگرین زۆر جار جوتیارەکان من خۆم زۆر جار دەرگای ماڵەوەم کردوێتەوە لە بەر دەرگای ماڵەوە فەردەیەک پەتاتە دانراوە لە بەرەوەی جوتیارەکە بۆی نەفرۆشە هەروە وەکو خێر و سەدەقە ینی دایناوە لە بۆ گەڕەکێک یان چەند ماڵێک لە گەڕەکێک بەڵام ئێستا چەند معمەلێکی نوێی فینگەر و جپس و ئەم شتانە دامەزراون کە جگەلەوەی هەناردەشکرا جگەلەوەی هەناردەشکرا کە ئەو بەرهەمانە وەردەگریتەوە لە جوتیاران بەو نرخەی کە جوتیارەکە زەرمەند نەبێت و هەروەک باسم کرد بەرهەمەکەش کە دەفرۆشێتەوە بازارەکانی هەرێم دانیشتوانیش زەرمەند نەبن باشە کاک ڕێژین هەندێک لە جوتیاران زۆر جار ئامادە نین بە ڕێگایەکی مۆدررنانە کارەکانیان بکەن هەر بەردەوا من لەسەر ڕێگە کلاسیکەکە هەم لەسەر ئەرکوماندووبوونی خۆیانەکەوێت لەسەر توانای جستەی خۆیانەکەوێت و لەسەر کوالیتی شەکە و دواخستن و هەموو تا دوایی ئێوە چیتان کردو ئایا هیچ ڕێنماییەکی چاوکاریەکتان کردو بۆی کە ئەو جوتیارانەی کە بە شێوازێکی کلاسیک کشتتوکاڵەکەن کارەکەیان بگۆڕن بە میکانزم و بە شێوازێکی نوێ مۆدررنانە کار بکەن تاوانە ئەمە بەشێکمان هەیە بەشی ڕێنمایی کشتتوکاڵی لە وەزارەت و بەڕێوەبەرایەتێکمان هەیە ئەویش هەر تابعی دیوانی وەزارەتە ئەویش هەڵدەسێت بە ڕێنوێنی کردنی جوتیاران لە خلالی ئەم دوو فەرمانگەیە توانیتمان بە شێوەیەک ڕێنوێنی جوتیاران بکەین کە نەتیجەکەی بەرجەستە بێتن بۆ نمونە جگەلەوەی کە ڕێنوێنیمان کردووە بۆ ئەوەی بەرهەمێکی ساغڵەم بۆ خەڵک بەرهەم بهێنن ئەمە زۆر تەرکیزمان لەسەر ئەوە کردووە کە ڕێژەی بەکارهێنانی ئاو لە ئاودان بە شێوەیەکی زانستیانە بێت بۆ نمونە ینی بەرهەمهێنانی چلوەیەک گەنم ینی ڕێژەیەکی زۆر زیاتر ئاوی پێویست بوو لە پێش ئەوەی ئێمە ئەم ڕێنوێنیانە بدەینە جوتیاران لە کاتی ئێستادا ئەو جوتیارانەی کە پشت دەبەستن بە ئاوی ژێرزەوی بۆ ئاودانی چێلگەکانیان ئەم ڕێژەی بەکارهێنانی ئاوا زۆر کەمی کردووە جگەلەوە پەینی کیمیاوی ئەو پەینە کیمیاویانە کە بەکار دەهاتن کاتی خۆی بۆ پەینکردنی چێلگە کشتتوکاڵیەکان ئێستا ئەو پەینانە توانیتمان هەم لە ڕێگای کەرتی تایبەت هەم لە ڕێگای ئەم دوو فەرمانگەی کە باسم کرد ڕێنوێنی جوتیاران بکەین بۆ ئەوەی ئەم پەینە بە ڕێژەیەک بەکار بهێنێت کە هیچ تراکمات دروست نکات هەم لەسەر زەویەکە و هەم لەسەر بەرهەمەکە کە بێتە زەرەر و زیان باشە کوالیتی بەرهەمەکانیشی باشتر کردووە یا خودت طبیعی بەئەکید و دلیلن لە بۆ ئەو قسەی من ساڵانی پێشوو محاولە کەبوو لە بۆ هاوردەکردنی عفو هەناردەکردنی بەرهەم بەڵام ئەوەی معلوماتم هەبێ ینی ئەگەر داکرم ئەوەم وەکو دەلێت لە بیرم نەچوبێتەوە بەرهەمەکە وەرنەگیرە لە وابزانم ئیمارات بوو
بەڵام ئەم لە خلالی ئەم سێ چوار ساڵە بە حکمی ئەوەی کە ئێمە ئەو ئەسمیدە کیمیاوانە بە شێوەیەکی ینی بە شێوەیەکی زانستیانە بەکاردەهێنین ئاودانەکەمان ئاودانی چێلگەکان بە شێوەیەکی زانستیانەیە هیچ بەرهەمێکمان ڕەت نەکراوەتەوە لە دەرەوەی وڵات یان مەبەستم لە کوالیتی کۆنتترۆلی ئەو وڵاتانەی کە بۆیان هەناردە دەکەین باش کێشێکی دیکە هەیە کەمە بۆتە کێشی هەموو جیهان ئەویش تێکچوونی کەشوهەوایە کاریگەریەکان چی بووە لە تێکچوونی کەشەوە لە سەر ژینگەی هەرێمی کوردستان بەتایبەت بۆ کشت و کاڵ و ئەو ڕێنمایی و ئەو میکانزمی گرت و تانەتە بەر تا چەند نتوانێت بەرەنگاری تێکچوونی کەشوها بێتەوە بەڵێ تاوان باسم کرد یعنی کە باسی بەرەو پێشچوونی کشت و کاڵ دەکەین یان کە باسی شۆڕشی کشت و کاڵی دەکەین ئێمە پێشتر خۆمان بۆی ئامادە کردو و مقاوماتەکانمان حازر کردو مەتەنەن یەک لەوانە ئاوە کە یەکەکە لە یان وەکو دەڵێن ئاوەدانی بەبێ ئاو ناتوانێت بە هیچ شێوەیە کشت و کاڵ بکرێتن ئێمە کاتی خۆی کە باسی سدود دەکرا لە کوردستان یەکسەر دەمانگوت دوکان دەربەندیخان دهۆک بەڵام ئێستا 300 تەواو بوون و لە دروستکردندا احتیمالە نەک احتیمالانی بە تەکید زیاتر لە 100 پۆندی ئاو لە ژێر دروستکردندان و تەواو بوون ئەوانە هەموو دەبنە سەبەبی ئەوەی بووینە و لە داهاتوێکی زۆر نزیکیش ینی زیاتر ئاو فراهەم دەکەن لە بۆ برا جوتیارەکانمان تەواوی لە بیرمان نەچێت یعنی بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی کێشەکە عالەمیە و ئێمەش بەشێکم لەم زەویە ینی بای ئەوەندەی خۆمان پشکمان بەرکەوتووە و زۆربەی ئەبحاثەکان سلمان دویان یان یەک دەرەجەی حرارە ینی گەرمی زەوی بەرز ببێتەوە تقریبا 20 هەتا 25% بەرهەم لە دەست دەدەین بەڵام ئێمە بە حکمی ئەوەی کە دەستمان پێکردووە تەوفیری ئاو بکەین لە بۆ فەلاح طریقەی نوێی چاندن کەواتەتوان بەرگریکی باش بەڵێ و کردومانە هەتا ئێستا کردومانە ینی دووبارە دەڵێمەوە دلیل لە بۆ قسەکانم بەرهەمەکانمان تەڵی سوپاس بۆخوا بەرەو زیادبوونە و بەرەو زیادبوونی زیاتریش دەچێت و لە بیر نەکەین بەرهەمەکانمان لە ڕووی سەحەتیشەوە ینی لە ڕووی تەندروستیشەوە بەرهەمی باشترن لە ساڵانی پێشوو زۆر خۆشحاڵ بووین بە هیوایین بەرهەمی باشتر و هەوڵەکانیەوەش بەردەوام بێ ئەندازیار ڕێژین سدیق بەڕێوەبەری بەرهەمێنان و پەسەندکردنی بنەتۆ لە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵمان بووین زۆر سپاس دووبارە بەخێر بن زۆر سپاس